من 8 ساڵە قوماش دەفرۆشم تقریبان زیاتر ئافرەت ئەوانی دەفرۆشین قوماشی زلچی کوردی و زلچی مۆدە و لۆ مەکسی و ئەوشانەش دەفرۆشین هەندێک قوماش هەیە بە خۆمان بە دروستکردنی دەدەین لەسەر دیزاین و شێوازی خۆمان و هەندێک هەیە لە دووبەی بە حازری دەیکڕین لێرکوانە دەیفرۆشین. ئەو قوماشانی ئێستا هیچمان ئەو گوڵدارانە هەموو بۆ چەرچەف و بۆ لێفە و بۆ بەرگە بالیف و بۆ چیسە لێفە و بۆ بەرگە دۆشەگ و بۆ ئەو شتانە دەست دەدا. گەشتیارەکان کە لە بەغدایە لە عێراق بە کامری دێن بۆ سەیرانگاکان تەبێ ڕوو لە ناو بازاری هەولێرش دەکەن بازاری خەلاو مینارە ئەو بەرگە دۆشەکانەمان لێ دەکڕن کارتی توانیان دەدەینێ ینی ڕوو خۆش بی فەرق دەکات سعر گران نەبی ئینشاڵە حرەکەک دەبی. یەکەم ڕۆی دەستپێکە ناوەندی دوان ناوەندەکان لە سەرجەمکردنی کوردیا ئامادەیان هەیە و با بڵێن ئەزمونونەکان ئەنجام دەدەن زیاتر لە 150 قوتابخانەی ناوەندی دوان ناوەندیمان هەیە و نزیکەی 39,000 قوتابی ئەمڕۆ بەشداریان پرۆسەیەەکە زیاتر لە 15,000 ئامادەیەکانە و 22,000 ناوەندەکانە. ئەمڕۆ لەگەڵ خزم و کەس و کارمانە سەردانی ناوچەی ئاوەسەرمان کردووە هەرچەنە ناوچەیەکی ساردە و بەفرێکی زۆرە بەوارێ بەڵام لە جێوێکی خۆش و کەش و هەوایەکی فێنکدا سەردانی ئەم ناوچەمان کردووە و بە هیوای جێوێکی خۆش لەگەڵ خزم و کەسدا. هاوینە هەواری ئاوێسەر یەکێکە لە هاوینە هەوارە جوانەکانی کوردستان کە خەڵکی بەتایبەتی لەم وەرزەدا هەرچەندە ڕێگاکەی سەخت و ساردیشە مجازەفە بە ژیانی دەکات حەزەکە بێتە ئەم شوێنانە کە شوێنێکی خۆشە لەگەڵ خزم و کەسوکاری ڕۆژێکی خۆش بەسەر بەرن بەتایبەتی لە کوردستانێکی ئازاد و دڵڕفێندا کە بەتایبەتی منتیقەی هەورامان.